لە هەفتەی سیانزەی خولی پلەیەکەکانی کوردستان لە ناو یاریگای خۆیدا چوارقوڕنا میوانداری قەڵاتزەی کرد لا جێمی یەکەمدا هەردوو لە بە ئاستی هاوشێوە دەبینران بەبێ گۆڵ یەکسان بوون لا جێمی دووەمدا یانەی خاوەن یاریگا باشتر دەبیندرا و دوو گۆڵی یەک لە دوایەکیان تۆمار کرد لە ڕێگای سەفەر سلێمان و گەیلان حەسەنەوە یاریەکە بەم شێوەیە مایەوە تا کۆتایی بە دوو گۆڵی بێ بەرامبەر لا بەرژەوەندی چوارقوڕنا کۆتایی هات ئەوەی کەمە بەسمان زیاتر سێ خاڵەکە بوو بەدەستمان هێنا طبعاً ئەوە فەزل و گەورەی خوایەوە هەروەها ئێوە هاندەرە خۆشەویستانەیە بەڕاستی کە هەمیشە لە ناو یاریگا و لە دەرەوە یاریگای خۆمان بێژمارە 12 ڕاستەقینەن بەڕاستی سەدارێکی بکەینە ئەوی دەمانەوێت نابێ ئینشاڵڵا هەوڵمان بۆ داوا پێی دەگەین توانیمان لە ناو خاچ خۆمان دوو بەهێز ببینەوە پێکەی خۆمان قایمترکن لە ڕیزبەندی یەکەم ئینشاڵڵا بۆ یارەکانی داهاتوو باشتر و باشتر خۆمان ئامادە دەکەین. لە دوای یاریەکە یاریزانانی یانەی قەڵاتزێ دەڵێن لە چەند یاری ڕابردوودا شان زیاوەریان نەبووە لە ئاست و ئەنجامیان باش نەبووە دەژڵێن پێش کۆتایی یاریەکە لەلایەن هاندەرانی چوارقوڕنەوە بەدەبەئاو هێرشیان کراوەتە سەر بە باشی بەڕێکت بەس جەولەی دووەم بەو پێویست نەماتوانی تیپەکەمان زۆر گونجاو بکەین و بتوانین بۆ جەولەی دووەم ئاستێکی باش پێشکەشکەین چەند یاری بە سەرێکدا شکەستمانێنا زمورەکە کارێکی ناشیاویان کرد لە بەرابەر لە کۆتایی لە بەرابەر یاریزانان و ستافی ڕاهێنەران و هەمووان کە بە دەبەئا و بە بەرد و بەو شتانە هێرشیان کردە سەر یانەی چوارقوڕنا. یانەی چوارقوڕنا ئەم ساڵ لە خولی پلەیەکی کوردستان ئاستێکی باشیان تۆمار کردووە بەم ئەنجامەی ئەمڕۆژ با کۆکردنەوەی 26 خاڵ پلەی یەکەمی کۆمەڵەکەیان گرتووە لە هەفتەی سیانزەی خولی پلەیەکی کوردستان و یانەی قەڵاتزێش بەم شکستە لە شوێنی خۆی مایەوە و با 18 خاڵەوە گەڕایەوە پشدەر لە ناحیەی چوارقوڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.